والله پرسیاری دەرەوەی منهەجیتیا و تایبەتی وانەی عەرەبی کە بەڕاستی دەرەجەیەکی زۆری تیا هاتبوو کە لە دەرەوەی کتێبەکە بوو کە ئەڵێن لەسەر مەزەمە سەعیمەکە لەناو کتێبەکە شاتیانی ئەگەر لە کتێبەکە شاتیا بووە پێمان ئاسایی بوو غەڵەتی خۆمان و حسابە لەسەرمان بەڵام وانە لەناو مەزەمەکەشا و لەناو کتێبەکەشا ئەو پرسیارانە وجودی نەبوو. والله داواکاریمان ئەوەیە دەرەجەکان بگەڕێنەوە یعنی بەلایانی کەم و هاوکاریەکی تەلەبەکەن لە هیچ ڕۆیەک و هاوکاری تەلەبەیان نەکرد. والله معاناتەکەم ئەوەیە کە پار عەرەبی و کوردی ئارەزوومەندانە بوو ئەم ساڵیش بە هەمان شێوە بکرێ بە ئارەزوومەندانە بەڕاستی تەلەبە لەمەیان زۆر ئەبێتە زەحیە تەلەبێ بتوانێت لە دەرزە عیلمیەکانە دەرەجەی بەرز بەدەست بێنێ بەس نەتوانێت لە لەو دوو لوغەیەیە کە هیچ پێویست نییە بۆ بەشێکی توبی دەرەجە بێنێ بەڕاستی پێویستە بۆیان حساب نەکرێ یاخود بتوانن ئیمتیحانی عەرەبی کە لە ماوەی 10 ساڵە خۆیان ئەڵێن 10 ساڵە ئەسئیلەی وا قورس نەهاتۆتەوانێ یاخود بۆیان بکرێ بە ئارەزوومەندانە یاخود بتوانن لە خولی دووەم دووبارە ئیمتیحانی تیا بکەنەوە بەڕاستی من کوڕەکەم مەسیری لەسەر ئەوە ئەفەوتێ.